ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆتا بڕیاری ئەنجومەنەکەی بۆ دامینکردنی موچە و سوتەمەنی ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرد تاوەکو لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامیان بداتەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش پێی وایە ئەگەر حکومەت لە ماوەی 3 ساڵی ڕابردوو چای موچەخۆران و هاوڵاتیانی نەبینی بێت بە 15 ڕۆژیش هیچی بۆ ناکرێت. بۆیە باشترین بژاردا گەڕانەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆ بەغدا. چارەسەرێک نابینین و ئەو 15 ڕۆژەش وەکو تۆڵی خەریکە چەند ڕۆژێکی لێ ڕۆشتووە و بەرەو کۆتایی دەڕوا بە ئومێدم نەتیجەیەکی هەبێت هەر چەند پێم وانیە ئێمە چارەسەرێک لەوەدا ببینین. دیارە لە دوایەوە ئێمە ڕێکاری تر دەگرینە بەرەو ئەنجومەنی پارێزگا ئێمە بمانەوەیان نەمانەوە پارێزگاکین سەر بە عراقین کە سەر بە عراقیش بووین حەقی خۆمانە ئێمە بە پێی دەستورداوای حەقی خۆمان بکەین جا نەوتە خاڵە سنووریەکان کە لە ئێستادا لە ژێردەستی حکومەتی عراقیدا ئەگەر لە ڕابردوودا ئێمە بەهۆی بوونی ئابووری سەربەخۆیی ئێمە نەمانتوانی بێ لە عراقەوە بجە و موچەی هاوڵاتیان دابین کە لە بەرەوەی هەرێمی کوردستان خاوەنی ئابووری سەربەخۆ بە بەڵام لە ئێستادا و ئابووری سەربەخۆیە دیارە وجودی نەماوە. سەقفێکی زەمەنیماندانا بۆ هەموو داواکاریەکان کە خۆی لە 15 ڕۆژە ئابینێتەوە. سێشەمەی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجامدا تیایدا بڕیاریدا بگەڕێتەوە بۆ بەغدا ئەگەر لە ماوەی 15 ڕۆژدا حکومەتی هەرێم وەڵامێکی ئەرێنی نەداتەوە لەوەی بتوانێت موچە و سوتەمەنی دابین بکات. فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەو کۆبوونەوەی دوایین ئاگادارکردنەوەی حکومەتە بۆ باشکردنی ژیانی هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی دوای ئەو مۆڵەتە ئەنجومەن لەسەر گەڕانەوە بۆ بەغدا بڕیار دەدات. ئێمە وەکو ئەنجومەن تەمان وعدمان ناوە بۆ خەڵکە کە 15 ڕۆژ جێبەجێیکە ئیتر ئەبێ ئێمە دوای 15 ڕۆژەکەی وەکو ئەنجومەن هەڵوێستمان هەبێ ئایا هەڵوێستەکە ئەوە بێ کە بگەڕێنەوە بۆ حکومەتی ناو دێمە وەکو ئەنجومەنی پارێزگا معاملە بکەین یا ئەوە تا خیاری دووەمانە پێشچاوە. خیاری دووەم هەتا ئێستا بڕیار نەدراوە بەڵام ئێمە وەکو من وەکو خۆم ئەوەکو ئەندام ئەنجومەنی اقتراحم کردووە بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگا لە کۆبوونەوەکە کە حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی پێکبێنی. لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان جەخت لەسەر ئەوە دەکاتەوە حکومەتی هەرێم لە ئێستا بەدواوە توانای پێدانی موچەی نامێنێت ئەوەش پاش ڕیفراندۆمە شکست خواردووەکەی بەرزانی هاتەکایەوە. بۆیە ئێستا ئەگەری بەهێز ئەوەیە بەغدا موچە دابین بکات و سەرچاوە داراییەکانی هەرێم کۆنتڕۆڵ بکات. ڕامێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.